بنای خۆی بەخشندەی میهرەبان کاڵێڕەنا سمڕایەڵەتان پێشکەش دەکەم. چەند ساڵێکە ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان فەرمانبەرانی مەدەنی هەیە و ئەم بڕیارە دۆخی فەرمانبەرایەتی لە هەرێم تەواو شێواندووە. لەم بارەیەوە ڕاپۆرتێکمان هەیە پێکەوە بینەری دەبێت. بە پاساوی قەیرانی دارایی لە 2016ەوە حکوومەت پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە و زیانی زۆری بە موچەی فەرمانبەران گەیاندووە. ئەندامێکی پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان پێشتر بەداتاوە باسی لەم نادادیە کرد و لە تۆڕە کۆمەڵاتیەکانیش دەنگدانەوەی زۆری هەبوو. حکوومەتی هەرێمی کوردستان بە پاساوی نەبوونی پارە لە 2016ەوە ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەر و مامۆستای ڕاگرتووە. من بۆ ئەم دۆسیەیە سکاڵاشمدایە داواکاری گشتی وەڵامی دامەوە کە وەزارەتی دارایی وەڵامی دابوونەوە کە بەهۆی نەبوونی یاسای بودجە پلەبەرزکردنەوەیان ڕاگرتووە. لە ڕاستی ئەمە ڕاست نییە. ئەی باشە بۆ بواری سەربازی کە ئێمە پێمان خۆشە پلەبەرزکردنەوەیان دەست پێ کردەوە لە کاتێک یاسای بودجە نییە. باشە پرسیارێک لە وەزارەتی دارایی و جەنابی وەزیرەکەی کە بەم جۆرە نامەسئولانە وەڵامی داواکاری گشتی و نوێنەری خەڵکی کوردستان دەداتەوە ئەڵێ بۆیە پلەبەرزکردنەوەمان ڕاگرتووە یاسای بودجە نییە. ئەی بۆچی پلەبەرزکردنەوەی بۆ سەرۆکایەتیەکانی هەرێم و ئەنجومەنی وەزیران و پەرلەمان دەست پێ کردەوە، بۆ پلەبەرزکردنەوەی بۆ سەربازی دەست پێ کردەوە کە ئێمە پێمان وایە حەقی خۆیانە، بۆ پلەبەرزکردنەوە بۆ ئەنجومەنی دادوەری دەست پێ کراوەتەوە، بۆ بەس بۆ فەرمانبەر و مامۆستا پلەبەرزکردنەوە نییە. تاکەی ڕابگیرێ زۆری فەرمانبەر و مامۆستا مانگانە لە موچەکەی 150 تا 300 هزار بە پێی پلەکانیان و موچەکانیان زەرەری کردووە لە پلەبەرزکردنەوە. ئێستا کە لە موچەش بە مسۆگەری لە بەغداوەیە تەنانەت یاسای خانشینی عێراق کە هەرێمی کوردستان جێبەجێی کرد و ئەم مانگە بەو یاسایە موچە دابەشکرا بەغدا پارەی نرد نەیوت بۆ ئەم یاسایە جێبەجێەکەی کەواتە بۆ پلەبەرزکردنەوە دەست پێ ناکەی بۆ موچەی مانگی داهاتوو بە پلەبەرزکردنەوە نانێری بۆ بەغدا تاوەکو بەغدا بەو جۆرە بینێرە. دەوترێت نادادیەکە ئەوەیە پلەبەرزکردنەوە بۆ بەشێک لە توێژەکان هەیە و پێشتریش بەشێکیان پلەکانیان بۆ بەرزکرایەوە هەرچەندە مافی خۆیانە بەڵام دەبوو سەرجەم فەرمانبەران بە یەک چاو سیر بکرێن. لەبەرزکردنەوە و سەرموچە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان یەکێکە لەو سیستەمە زۆر گەورانەی کە حکوومەتی هەرێم بەرامبەر موچەخۆران کردوێتی. یعنی شتێکی وانە لە هیچ شوێنێکی دەوڵەتداری و حکوومەتداریدا کە تۆ بڵێ بەهۆی نەبوونی پارە ئێمە پلەبەرزکردنەوە ڕدەگرین. ئەمە سیستەمێکی گەورەیە 2000 زەرەڕۆمەندن جارێکەوە 10 ساڵە سوودمەند نەبوون لەو مافە دارایی خۆیان، جارێکی تر بەشێکی زۆر لەو کەسانی کە خانەنشین بوون بە دوایین موچەی بنەڕەتیان خانەنشین بوون کە ئەمەش زیانێکەدا لە موچەخۆران هەتا لە موچەی خانەنشینیەکەیانە ئەمەیان پێوە دیار دەبێ و سیستەمێکی گەورەیە و هەروەها جیاکاریکی گەورەیە لە نێوان موچەخۆری سەربازی و موچەخۆری مەدەنیدا کە فەرمانبەرانی مەدەنی پلەبەرزکردنەوەیان بۆ نەکرا بەڵام لەبەروی ئیشیان بە هێزە سەربازیەکان هەبوو کە ئەوانش حەقی خۆیان بوو هەموو پێکەوە پلیان بەرز بکرێتەوە بەڵام لەبەروی کاریان بەوان هەبوو پلەبەرزکردنەوەیان بۆ ئەوان ئەنجامدا بەڵام بەداخەوە ستەمیان لە کۆی موچەخۆرانی مەدەنی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. فەرمانبەران دەڵێن ئەوەی دەسەڵاتی پارتیوێکێتی کردوێتی ستەمێکی گەورەیە و بە پاساوی قەیرانی دارایی ژیانی خەڵکیان تاڵ کردووە بەڵام لەولاوە باز و ڕسوماتیان زیاد کردووە و ئیش و کاریان پەک خستووە. لەلایەک دەڵێن قەیرانە و لەلایەک خۆیان بە هەردوو دەست پارە لە خەڵک وەردەگرن. بەڵێ ئەمە ڕایاڵی ئەمڕۆیە. فەرمانبەران مامۆستایان بینەرانی خۆشەویست ئێوەش هەر سەرنج و تێبینی و پرسیارێکتان هەیە دەتوانن لە کۆمنتی لایڤی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لەگەڵمان بن و بۆ ئێمە بنووسن لێرە ئێمە گفتوگۆی لەبارەوە دەکەین. ڕایاڵی ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز کاک عومەر گوڵپی سەرۆکی دیسی کۆمەندادگەری لە بازنەی سلێمانی سوپاس بۆ ئامادەبوون لە ستودیۆکانی ڕایاڵە. سوپاس. کاک عومەر بۆچی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی ڕاگیراوە لە کاتێکدا ئەمە مافێکی سەرەتایی خۆیانەوە لە یاسادا جێگیر کراوە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ بەرنامەکەت کاڵێخان سڵاو لە بینەرانی بەڕێزیش. طبعاً بەڕاستی ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بە تەواوەتی ستەمە بە تەواوەتی پێشێلکاری یاساکانە و ئەمە پێشێلکردنی مافێکی سەرەتایی فەرمانبەرانی دەوڵەتە بە شێوەیەکی گشتی هەر هاوڵاتیەک کە بووە فەرمانبەر لە هەر فەرمانگەیەکی حکوومەت چ سەربازی چ شارستانی مافی خۆیەتی بە پێی خزمەتەکانی بە پێی شیاوێتی چەند ساڵ جارێک بە پێی ڕێکاری کارگێڕی کە ڕێکارەکان لە یاساکانە هەن پلەکەی بەرز بکرێتەوە بۆ
ئەو ئاستی کەشایەنەتی طبعا ئەمە دوو بواری هەیە دوو لێکەوتەی هەیە لێکەوتەی یەکەم دانانی فەرمانبەری شایستەیە لە شوێنی شیاو لە بەرپرسایەتی شیاو لە ناونشانی شیاو ئەوە یەک دووەم ئەبێتە هۆی گۆڕینی موچەی فەرمانبەران طبعا موچەی فەرمانبەران کاتێ پلەکە بەرزەکرێتەوە هەر 3 ساڵ جارێ 4 ساڵ جارێ یا 5 ساڵ جارێ هێندە ئاست 5 ساڵ جارێکە ئەو پلێ بەرزەکرێتەوە واتە موچەکە لەگەڵ گرانی بازار گەشەیەکە بۆی موچەی ئەم فەرمانبەرە بە کەڵکی ئەوە بێت بژێوی سەرەتایی ئەو فەرمانبەرە ئەو مامۆسایە بهێنێتە دی طبعا بە پێی یا هەردوو یاسای ڕاژەی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 یاسای موچەی فەرمانبەرانی دەوڵەت ژمارە 22 ساڵی 2008 پلە بەرزکردنەوە جێگیرەوە نەئەبوو حکوومەت لە دەرەوەی ئەم یاسایانە دەست بەرێ بۆ ڕاگررتنی بەڵام بەداخەوە بەڕێنمایی بە بڕیارێکی ژمارە 56 لە 21/12/2015 هەروەها بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 1555 لە 4/4/2017 پلە بەرزکردنەوەی بە شێوەیەکی گشتی ڕاگرتووە بەڵام بەداخەوە لێرەش حکوومەت و لایەنەکانی دەسەڵات ڕاستتر وایە بڵێم حکوومەتەکە یەکێتی و پارتی دیسان جیاوازی کرد دیسان زوڵمی کرد دیسان ستەمی کرد یەکەم لە هەموو فەرمانبەران بەڵام دووەم پاشان هێواش بە بێدەنگی بۆ هێندێ لایەنی تریان دەست پێ کردەوە کە ئێمە پێمان خۆشە چونکەوەی مافی خۆیانە بۆ نمونە فەرمانبەران لە سەرۆکایەتیەکانی هەرێم ئەنجومەنی وەزیران پەرلەمان مافی خۆیانە جێبەجێکرێ بەس باشەکەواتە کاگەمبەر ئەم جیاوازیە بۆچی ئەوان پلە بەرزکردنەوەیان بۆ ئەنجامە درێت لە کاتێکا فەرمانبەرانی مەدەنی پلە بەرزکردنەوەکانیان ڕاگیراوە ئەم جیاوازیکردنە بۆچی لە ڕاستیە ئەم حکوومەتەی یەکێتی و پارتی هەر لە بنەمایە زۆرینەی ڕەفتار و هەڵس و کەوتەکانی و زۆرینەی کارەکانی دروستکردنی جیاوازی و چینایەتیە لە ناو کۆمەڵگەیە یعنی تۆ تەماشا لە بواری یاسای وەبەرهێنانە یا بە شێوەیەکی گشتی لە هەڵس و کەوتی حکوومەتەکەیانە ڕەفتاری خۆیانە گەندەڵیە بەرهەمی دزینەوت و داهاتەکانی تر و سوودوەرگرتن لە پلە و پۆستەکان ئێستا لە کوردستانە هەموو کۆمەڵگە دابش بۆ دوو چینێکی باڵای باڵا زۆر خۆشەژی هەموو شتێکی لەبەردەستە چینێکیش هەژاری هەژار کە بە هەزار حاڵ فریایی پێداویستە سەرەکیەکانیەکەوێ لێرەش لە بواری پلە بەرزکردنەوەش هەمان کاریان کردووە و بۆ سەربازیان دەست پێ کردوێتەوە ئەگەرچی بۆ سەربازیش هەریاشتا هێندێ ستەم هەیە مەسەلەن هێندێک خەڵک لەو ڕۆژانە پەیوەندیان پێکردم دوای ئەو کۆنگرە ڕۆژنامانەیە کە ئێستا ئێوە ئاماژەتان پێدا بۆ نموناڵێ 6 دانە ساڵە ئێمە ڕاهێنانمان کردووە لە بەرگری و فریاکەوتن تا سەپلەکانمان بۆ نابەسن و لە بواری بۆ نمونە ئەنجومەنی دادوەری بۆی کراوەتەوە بەڵام فەرمانبەرانی ئەنجومەنی دادوەری دەستی پێ نەکردوێتەوە لە ڕاستیە کاتێ ئەم جۆرە هەڵس و کەوتە بینی مامۆستا دەستی پێ نەکردوێتەوە پلەبەرزکردنەوە فەرمانبەری شارستانی دەستی پێ نەکردوێتەوە تی ئەگەی لەوەی کە ئەم حکوومەتە حکوومەتی سیستم نییە حکوومەتی یاسا نییە حکوومەتی میزاجی دوو سێ کەسە لە ژوورێکا کۆ بنەوە چیان حەز لێبوو ئەوە ئەکەن ئەمەش بەردەوامی ئەم جۆرە و ئەم شێوازی سیاسەتکردنە ڕۆژ بە ڕۆژ توانە دارایی و مرۆیەکانی هەرێمی کوردستان بە هەدەرەدا یعنی لەسەر هەمومان پێویستە کار بکەین بۆی ئەم جۆرە شێوازە حکومڕانی ڕاگرین لە ڕاستیە هیچ پاساوێک نییە ببێتە هۆی ئەوەی مافێک یاسا بیدا حکوومەتێک ڕایگرێ اینجا ئەمە کاڵێ خان تەنها کێشەکە نیە فەرمانبەر زیانی کردووە لە ڕووی مادیەوە کە ئێمە زانین زیانەکە ئەو زیانی کە ئیکە هەموو فەرمانبەرێک بە پێی پلەکەی بە پێی موچەکەی لە نێوان 100,000 150,000 تا 300,000 مانگانە لە موچەکەی کەمتر وەرەگرێت بەڵێ یعنی ئەبوو ئێستا لە 2016 تا 2024 هێندێک فەرمانبەر دوو پلەیان وەرگرتایە بەو دوو پلەیە 150,000 ئەچوە سەر موچەکەی هێندێک 200 هێندێک 300 ئەچوە سەر موچەکەی باشە کاگۆمەر پێم بڵێ ئەمە پرسیارێک بەدەر لە تەورەکە گرێ بدەم بەم بابەتەوە باسمان لە جیاوازی کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئێوێ ئەم جیاوازیانە دروست بکە ئایا ئەمە کار ناکاتە سەرنەوەکانی ئایندە کە ئەوانیش لە ئایندەیە کە ئەم وڵاتە بەڕێوەبن چاو لەوان بکەن زۆر خراپە بەرەوەڵە نموزەجێکی زۆر خراپە طبعا گەندەڵی و خراپ بەڕێوەبردن و کارکردن بە میزاج و لە دەرەوەی یاساکان وا ئەکات کە کاتێ بەردەوامە بێ بە تێپەڕبوونی کات ببێتە کللتور ببێتە ڕۆشنبیری کە ئەمە زۆر یعنی ئاستی مەترسی گەندەڵیە بۆیە هەتاوەکو ڕۆژێ زووتر ئەم شێوازە حکومڕانی ڕاگرین کە لە دەرەوەی یاسا کارەکات مەسەلەن کەسێک لە ئەنجومەنی وەزیران حەزەکە یا حکوومەتەکەی شکستی خواردووە لە سیاسەتێکی چەوتا بۆ نمونە ئەوەی ناویان نابوو ئابووری سەر بەخۆ مژدەی
پەمەییان بە خەڵکەدا. بیرم یەت لە هەڵبژاردننی 2009 ئەیان وت کاکە ئێمە وا ئەەکەین 2013 شەرەو بەڵێنیاندا 2013 ئەیانوت ئەوانەی کە نەوتیان فرۆشت ئەیانوت یەکێتی و پارتی گروپێکی بچوک لە ناو یەکێتی و پارتی ئەیانوت وا ئەەکەین هەموو مانگێک هاوڵاتی $1500 ڕاستە و خۆ لە داهاتی نەوتی پێ بگات. اینجا ئیدعای گەورەتریشیانە کرد. کۆمپانیا دروستەکەین ئاشتیاورامیە وەزیری سامانە سروشتەکان کۆمپانیا دروستەکەین پشکدارە هەموو هاوڵاتیەک ئەبێتە خاوەن پشک لە پرۆسەی فرۆشتنی نەوت و بەردەوام پشکەکەشی زیادەکە و دیعای تریشیانە کرد مەسەلەن ئەیانوت لە کۆتایی 2014 یا سەرەتای 2015 فرۆشتنی ڕۆژانی نەودەگەینە 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکە خۆی لە کاتێکدا قەیرانی داری لەو کاتەوە بەڵە بیزەبت لە سیاسەتی بەناو ئابووری سەربەخۆ کە سیاسەتی شکست و قەیران بوو بەڕاستی ئەم سیاسەتە بووە هۆی ئەوەی نەوت بودجە لە بەغداوە ببڕێت و بەغداوا بکات کە بودجە بۆ هەرێم نەنێرێ بڵێ تۆ نەوتی خۆتە فرۆشی ڕۆژانە 400-500 بەرمیل لە فرۆشی کاتە تۆ پێویستە بە بودجەی ئێمە نییە و ئەمە ئەم دروستکردنی کەلێنە لە نێوان هەولێر و بەغدایە بووە هۆی ئەوەی ئێستش ڕاست نابێتەوە ئێستش متمانە ناگەڕێتەوە سەرنجام خەڵکی کوردستان زەرەرێکی گەورەی کرد. باشە کاگۆمبەر ئەم بڕیاری ڕاگرتنە هیچ پەیوەندی بە حکوومەتی فیدراڵەوە هەیە یا تەنها پەیوەندی بە هەرێمەوە هەرێم خۆی بێت چارەسەری بکات تەنها پەیوەندی بە هەرێمی کوردستان بۆ چارەسەری ناکە تەنها پەیوەندی بە حکوومەتەکەی یەکێتی و پارتیەوە هەیە لە ڕاستیە ئەی بۆ چارەسەری ناکە ئەبێ خۆیان وەڵام بنەوە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی بێن بۆ فەرمانبەرانی شارستانی بۆ مامۆستایانی ڕوون بکەنەوە بۆ پلەبەرزکردنەوەی ئەوان دەست پێ ناکەنەوە ئەرێ بێ زەحمەت یەکێتی و پارتی حکوومەتەکەیان چه دژمنایەتێکیان لەگەڵ مامۆستا و فەرمانبەری شارستانی هەیە بەڕاستی ئەمە دژمنایەتی نەبێت چییە مافێکی یاسابیدا تۆ چۆن ڕایەگری تۆ چۆن دەسەڵات بە خۆتە دەی ڕایەگری اینجا ئەمە کێشەی زۆریشی دروست کردووە کاڵێ خان فەرمانبەرمان هەیە 25 ساڵ خزمەتی هەیە موچەکەی هەتا ئێستاش 285,000 باشە 285,000 بەریتە بازار پێداویستی 5 ڕۆژی خێزانێکی پێ ناکڕی لەم گرانیە زۆرە یعنی حکمەتی بلەبەرزکردنەوە بەشێکی ئەمەیە بەتایبەت بۆ پلەکانی خوارەوە 7 و 8 و 6 و 5 و 4 ئەمانە زیانی گەورەی تیاکەن ڕاستە لە پلەکانی 1 و 2 تا ڕادێگەوانی موچیان 2-3 ملیۆنە قەیچەکە ئەگەر چیوانیش مافی خۆیانە بە پیاسە بەڵام ئەوانەی موچیان 400-500,000-600,000 بەڕاستی ستەمێکی زۆر گەورەیە لێیان یعنی مانگانە 200 تا 300,000 100,000 تا 200 تا 300,000 زیانێکی زۆر گەورەیە بۆیە لە ڕاستیە هیچ پاساوێک نییە و نەبوو ئەم ڕاگررتنی پلەبەرزکردنەوە ئاوا درێژە بکێشێ و ئەمە ئەرکی خەڵکە ئێمە لە ڕاستیە کاڵێخان هەتا ئەو کاتێ لە پەرلەمانی کوردستان بووین وەک فراکسیۆنی کۆمەڵ هەموو ڕێکارە پەرلەمانیەکانمان گرتە بەر تەنانەت پێشنیازە بڕیاریشمان پێشکەش کرد واژۆی پێویستمان بۆ کۆ کردەوە چەندین جار بە ڕێکاری پەرلەمانی فشارمان لە حکوومەت کرد لە دەسەڵات کرد بچنە ژێرباری ئەم مافەی مامۆستایان و فەرمانبەران بەڵام بەداخەوە حکوومەتەکە هەر یاخی بوو ملی نەدا و ئێمە ژمارەی پێویستمان نەبوو بگەینە قۆناغی وەرگرتنەوەی متمانە لەو کەسانەی کە ئەم کارە نایاسایانەکان لە ئەنجومەنی وەزیران لە سەرۆکەکەی لە جێگرەکەی لە وەزیرە پەیوەندیدارەکان بۆیە تا ئێساش پلەبەرزکردنەوە بەم جۆرە ڕاگیراوە لە 2016 تاوەکو ئەمڕۆ کە ئەوە ڕاگیراوە نزیکەی 8 ساڵەکە ئەمە بەدەر نییە لە هەموو یاسا و ڕێسایەک ئەمە پێشێلکردنی یاسا و ڕێساکان نییە زۆر بەڕوونی من دوو یاسا ماژە پێدا یاسای ڕاژەی شارستانی یاسای موچەی فەرمانبەرانی دەوڵەت طبعاً پلەبەرزکردنەوە لەو دوو یاسایە بەڕوونی ئاماژەی پێکراوە کە هەر فەرمانبەرێک بە چەند ڕێکارێکی کارگێڕی 3 ساڵ جارێ 4 ساڵ جارێ هەندێکیان 5 ساڵ جارێ مافیەوەی هەیە پلەکەی بەرز بکرێتەوە لە ئاستێک بۆ ئاستێکی تر لە ئاستی کارگێڕی و لە ئاستی موچەش لە ئاستێک بۆ ئاستێکی تر بەڵە ئەمە پێشەلکار ئەمە ڕاستە و خۆ بردننی بەشێک لە قوتی مناڵی فەرمانبەر و مامۆسایە بەڕاستی یعنی تۆ تەماشاکە لە 2015 و 16 تا ئێستا کە 2024 نرخی هەر شمەکێک لە بازار ئەگەر دووهێندە نەبوو بێت ئەوە نزیک بۆتەوە لە دووهێندە هەر لە ماس و هەر لە نان و هەر لە پەنیر و هەر لە پێداویستی ڕۆژانە و میوە و پێداویستیەکانی تر و تەندروستی و هەموو ئەوانە کەچی موچە لە شوێنی خۆیەتی سەرڕای ئەوەش
کۆمەڵە قەیرانی دیکە هەیە گرفتی کەم ئاوی کەمی کارەبا کەرتی تەندروستی کەرتی پەروەردە ئەمانە هەمووی گرفتن بۆ هاوڵاتیان هەمووی کێشن یەخی هاوڵاتیان گرتووە طبعاً کێشەکە لێرە چیە حکوومەتێکمان هەیە حکوومەتێکی نابەرپرسیار وەک چۆن لە کەرتی گشتی بەم جۆرە ڕەفتارەکە بەداخەوە دەستیان خستۆتە قوڕگی کەرتی تایبەتیش احتیکاریان کردووە دەستیان بەسەر بازاڕا گرتووە لە ڕێگەی کۆمپانیاکانیانەوە لە ڕێگەی قۆرەخکاریەوە لە ڕێگەی شەریکایەتیکردن لەگەڵ بازرگانەکان کەرتی تایبەتیشان پەک خستووە یعنی ئێستا هاوڵاتیە گەگەر وەشی کە تەنانەت موچەی بۆ نمونە 300,000 ئەگەر بیە لە دوانی وەڕوان ئیشێکی سادە بکە ئەو ئیشەشی دەست ناکەوێت بۆ چونکە بازاڕیش ئێستا بە شێوەیەکی گشتی پشت بە موچە بەستێ کە موچە کێشەی تیا بوو بازاری کێشەی تیا بێ ئەمە یەک دووەم ئەو شێوازی حکومڕانیە وای کردووە کەرتی تایبەت ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستانە ببووکێتەوە پاشە کشە بکە لە بریەوەی گەشە بکە و زیاد بۆ نمونە کارگەی نوێ بکرێتەوە بۆ نمونە گەشت و گوزار زیادکە بۆ نمونە پیشەسازی زیادکە بۆ نمونە بازرگانی زیادکە و خەڵک ئیشی زیاتری دەستکەوێ هەلیکار بڕەقسێ ئەمە ڕووی نەداوە بە پێچەوانەوە پاشەکشەی کردووە ئەمە ئەرکی کێیە کە چارەسەری ئەم دۆخە بکە خۆی ڕۆن و ئاشکرایە بەڵام گوێم لە وەڵامی خەڵک ئێمەی کردە نوێنەری خۆی تا فشار لە حکوومەتکەین ئێمەش دڵسۆزانە ڕازگۆ بووین لەگەڵ چێندەکەمان هەموو ڕێکارەکانمان گرتە بەر ڕێکارە پەرلەمانیەکان ڕێکارەکانی دادگا تەنانەت من کاڵێخان ئەم دۆسیەی پلەبەرزکردنەوە سکاڵام لەسەر تۆمار کردووە ئەمە سکاڵای منە کە داومەتە لە 2022 داومەتە داواکاری گشتی سەرەتا لەگەڵ وەزارەتی دارایی قسەی کردووە ئەڵێ پلەبەرزکردنەوەتان بۆ ڕاگرتووە وەزاری دارایی وەڵامی داتەوە ئەڵێ لەبەرەوەی یاسای بودجەمان نییە تۆ سەیری ئەم نابەرپرسیارەتە وەڵامدانەوە من لە کۆنگرەکە ژاماژەم پێدا بەڕاستی ئەم وەزیرەی دارایی زۆر نابەرپرسانە وەڵامی پرسیاری من و فەرمانبەران و مامۆسایانی داوەتەوە کە ئەڵێ یاسای بودجەمان نییە یاسای بودجەیان طبعا لە 2013 نییە ئەمە کارێکی زۆر نایاساییە یعنی زۆر فەزاحەتە حکوومەتێک یاسای بودجەی نەبێ بەڵام ئەی بۆچی نەبوونی یاسای بودجە نەبووە ڕێگر لە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی سەرۆکاتیەکانی هەرێم و ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتیەکانی پەرلەمان و دەستە سەربەخۆکان ئەی بۆ نەبووە ڕێگر لە بەردەم پلەبەرزکردنەوەی سەربازی ئەی بۆ نەبووە ڕێگر لە بەردەم ئەنجومەنی دادوەری ئەگەرچی لە ئەنجومەنی دادوەریش فەرمانبەرانی دادگاکان ئەوانیش هەر پلیان بەرز ناکراوەتەوە ڕاگیراوە لێرەوە تی ئەگەین بێجگە لە پێشێلکاری زەقی یاساکان هیچ شتێکی تر نییە ئێمە لەبەرەوەی ژمارەمان کەم بوو لە پەرلەمانەوە نەسکاڵاکانمان چوونە پێش نەڕێکارە پەرلەمانیەکانمان ماوەتەوە خەڵک لە 20 سزای ئەو کەسانە بدا بەم جۆرە هەڵسوکەوت لەگەڵ مامۆستا و فەرمانبەری شارستانیەکەن بەم جۆرە لەگەڵ یاساکاناکەن بەم جۆرە لەگەڵ دامەزراوەکاناکەن کاڵێخان ئێمە 7 دۆسیە هەبوو لە پاڵ دۆسیە گەورە و گرنگەکانە لە کوردستانە بۆ نمونە مافی مرۆڤ و ئازادی و دۆسیەی نەوت و دۆسیەی موچە بەشەوەی کیشتی بەس 7 دۆسیە بوو زۆر بەجددی ئیشمان لەسەر کرد یەک لەوانە یاسای خانشینی بوو کە بە خۆشحاڵیەوە و جارێکی تر پیرۆزیان بێ کە گەشتە ئەنجام و یاسای خانشینی یەگرتووی عێراق جێبەجێ بوو ئەم زوڵم و ستەمی 220,000 خانشینی کۆتایی هات کە ئەمە مای خۆشحاڵیمانە خاڵێکی تر بابەتی پلەبەرزکردنەوە بوو کە هەمیشە یەکێک لە تەورەکان بۆ کارمان لەسەر کردووە خاڵێکی تر فەرمانبەری گرێبەست بووە نزیکەی 27 تا 30,000 فەرمانبەری گرێبەست هەیە لە کوردستانە هەیانە 15 دانە ساڵە فەرمانبەری گرێبەستە ئەمە زوڵمێکی زۆر ڕوونە باخ ئەوانی کەش بژمێرە دوای ئەو پرسیاری خۆتکە خاڵێکی تر وانە بێژان بوو کە ئێمە بەڕاستی داکۆکیمانە کرد جەختمانە کردو ڕێکاری پەرلەمانیمانە گرتە بەر بۆ ئەوەی لە کەرتی گشتی لەو بوارانەی پێویستە دەرچوانی زانکۆ پەیمانگا دابمەزرێن چ لە کەرتی بەتایبەت پەروەردە چ لە تەندروستی لە پەروەردە وانە بێژ بەڕاستی بە نیوەی نەک نیوەی مافی هیچ مافێگەر وەکو لەگەڵ ڕێزما وەک چۆن کرێکار جێگەی ڕێزە تەبعانیشەکانی بە ڕۆژانە بکە بەڵام مامۆساشیان بەم جۆرە مامەڵە لەگەڵا کرد وەڵاوە تۆ وانە بێژی ئەوە دەوامت کرد بەڵە وانەکە دوتەوە بڵ ئەو پارەکەت و بڕۆخوا حافیز ئێمە زۆر فشارمان کرد زۆر ڕێکاری پەرلەمانیمان گرتە بەر بۆی وانە بێژان لە قاڵبێکی یاساییە لە سیستەمە لە چوارچێوێکی ڕێز لێگیراوە وەکو مامۆستایەکی محتەرەم کە کارێکی گەورەیە کا لە کۆمەلگا مامەڵەیان لەگەڵا بکرێ یا دابمەزرێن بە هەمیشەی تەبعان ئەمانجی ئەمامەیەکە ئەمە بوو کە سیستەمێکی عادیلانە هەبێ لەو قوتابخانانەی مامۆستا پێویستە دەرچوانی زانکۆ و پەیمانگا بە هەمیشەی دابمەزرێن ئێستا نیوەی مافەکە دەستەبەر بووە بە خۆشحاڵیەوە ئێمە پیرۆزبایی لە مامۆستایانی وانەبێژەکەین
کە بەڕاستی بەشێک لە مافەکانیان دەستکەوتووە سوورە بین لەسەر مافەکانی تریان بۆی بە هەمیشەیی دابمەزرێن چکە بەڕاستی پیشەی پیرۆزی مامۆسایەتی شایەنە بە ڕێز لێگرتنێکی زۆر زۆر بەپی یاساکان بە هەمیشەیی دابمەزرێ و تەنانەت هاندانی هەبێ و ژینگەی گونجاوی هەبێ ڕاهێنانی هەبێ هەموو ئەم شتانەی هەبێ بەڵام خۆشحاڵین زۆر زۆر بەوەی هەوڵی ئێمە و هەوڵی هەموو مامۆسایان بەتابەت خۆیان چ ئێمە لە ڕێگای پەرلەمانەوە لە ڕێگاکانی ترەوە لە خۆپشاندانەکانەوە بەژاریمان لەگەڵەکردن بەشێک لە ئامانجەکان هاتنەدی مامۆستایان بوونە مامۆستانی وانە بێژ بوونە گرێبەست خاڵێکی تر هەر بە خێرایی یەک خولەک باشە سپاس 30,000 کەمەندانمان هەیە نزیکەی 12 ساڵە چاوەڕێن دابمەزرێن ئەمەش تەوەرێکی تر بوو کە زۆر داکیمان لێکرد 70,000 موچەی چاودێری خێزان مناڵی بێسەربەژر ئافرەتانی هەتیوبار لە 2016 بڕاوە تەوەرێکی تر بوو خاڵێکی تر دەستپێکردنەوەی دامەزراندن بوو بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگا کە ئەمە مافێکی ڕەوای گەنجانمانە کە هەمیشە کارمان لەسەر کردووە داهاتوش ئەرکمانە کاری لەسەر کامەیە خولەکەم باشە و حسابکە تۆ ئەوە 29 دقێت تۆ لەم دقەیەوە ئەبی باسەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئەم بڕیارە هەڵەوە شوێنیتەوە مافی چەند ساڵەی فەرمانبەرانی مەدەنی کە خوراوە گێڕیتەوە زۆر زۆر سادەیە ئەو ڕۆژەی بووم بە سەرۆکی حکوومەت ئەڵێم بڕیاری ژمارە 1555 لە 4 2017 بڕیارێکی نایاساییە لە ئێستەوە کاری پێ ناکرێ پلە بەرزکردنەوە بۆ فەرمانبەران و مامۆسایان دەست پێەکەمەوە دەستخۆش کاک عومەر گوڵپی سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی سوپاس بۆ ئامادەبوون ڕاڵم پێشکەشکردن هەر شاد